بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان دەبێت خۆشەویستان. زانایان و فەیلسوفان زۆر بە دوای ماناکانی ژیاندا گەڕاون. زۆریان لەسەر ماناکانی ژیان نووسیوە و لێ کۆڵینەوەی زۆریان لەسەر ماناکانی ژیان کردووە. بەڵام خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا بە یەک ئاەت فەلسەفەی ژیان و مردنمان بۆ ڕوون دەکاتەوە کە لە سوورەتی مولک لە ئاەتی 2 دەفەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. واتە ئێمە ژیان و مردنمان بۆ ئەوە دروست کردووە بزانین کامتان باشترین کار ئەنجام بدە، بزانین کامتان باشترین جوڵە و مامەڵە دەکات لە ژیانیدا. باشترینەکان دەستکەوتی باشیشان بۆ مرۆڤ پێیە. هەر کاتێک ئێمە مرۆڤ لە ژیانماندا لە هەر جوڵەیەکی ژیانماندا بە دوای باشترین داگەڕایی بەدڵنیاییەوە دەستکەوتی باشترینیشمان دەبێت. هەر کاتێک لە پەرستش عیبادەتەکانماندا بە باشترین شێوە ئەنجامماندا، نوێژەکانمان، ڕۆژوەکانمان، دوعاکانمان، زەکات و سەدەقاتمان کە بە باشترین شێوە ئەنجامدا و خۆی گەورەش بە باشترین شێوە لێمان وەردەگرێت و باشترین شێوەش پاداشمان دەداتەوە. لە کارەکانی تری ڕۆژانەشماندا، لە کار و کاسبیماندا، لە خوێندنماندا، لە وەرزشماندا، لە ژیانی کۆمەڵایەتیماندا، لە ژیانی سیاسیماندا، لە ژیانی هونەریماندا کە بە باشترین شێوە هەنگاوماننا باشترین شێوە جێبەجێمان کرد، بەدڵنیاییەوە باشترین دەستکەوتیشمان دەبێت. کە مامۆستایەک بە باشترین شێوە وانەکانی دەڵێتەوە، قوتابیەکانی سەرکەوتوو دەبن. کە قوتابێک بە باشترین شێوە خوێندنەکەی دەکات، نمرەی باش بەدەستدێنێت. دوکاندارێک کە بە باشترین شێوە کاسبیەکەی دەکات، داهاتی باشتر بەدەستدێنێت. یاریزانێک کە بە باشترین شێوە یاری دەکات، سەرکەوتن بەدەستدێنێت. دایکێک کە بە باشترین شێوە منداڵەکانی پەروەردە دەکات، ئاسوودەیی بەدەستدێنێت. بۆی خۆشەویستان، لە هەر کارێکدا کە بە باشترین شێوە ئەنجام بدە، سەرکەوتن بەدەستدێنی، دەستکەوتی زیاتریش بەدەستدێنی. فەلسەفەی ژیانیش ئەمەیە. خۆی گەورە خۆی باسی کردووە. بۆی تاقیمان کاتۆ بزانین کامان باشترین کار دەکەین، باشترین مامەڵە دەکەین لە هاوڕێیەتیدا، لە خزمایەتیدا، لە کاری فەرمانبەریماندا، لە کاری شاگردیماندا، لە کاری وەستاییماندا. چونکە ئەمە دەستکەوتە بۆ خۆمان بۆ دنیا، بەهۆیەوە داهاتمان زیاد دەکات، سومعەمان زیاد دەکات، کارمان زیاد دەکات، بەرامبەر لێمان ڕازی دەبێت، خۆشەویستیمان زیاد دەکات، ناوبانگمان زیاد دەکات. بۆیە گەر پزیشکی، گەر مامۆستایی، گەر کاسبکاری، گەر شۆفێری، گەر خوێنکاری، گەر وەرزشەوانی، گەر هونەرمەندی بە باشترین شێوە کارەکەت ئەنجام بدە، بەدڵنیاییەوە سەرکەوتن بەدەستدێنی، خۆی گەورەش لە خۆت ڕازی دەکەی. چونکە خۆی گەورە کاری باشی خۆش دەوێت.